یاخود دیاریکردنی ڕۆژێک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن گشتەکانی هەرێمی کوردستان دیارە لەم کۆبوونەوەیەدا هەریەکە لە لێژنەی یاسایی هەروەها سەرۆکی فراکسیۆنەکانیش هەر لەو کۆبوونەوەیەدا بەشدارن و تێیدا باز لە گرفت و ئاستەنگەکانی بەردەم هەڵبژاردن و هەروەها کۆمیسیۆن دەکرێت و کۆمیسیۆنیش بە هەمان شێوە باز لە گرفتەکانی خۆی دەکرێت بۆیە ئەم سێلایەنە ئەمڕۆ ڕاوێژ دەکەن بۆ ئەوەی کە پێکەوە بڕیار لەسەر دیاریکردنی ڕۆژێک بن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان ئەگەرچی وا بڕیار بوو چەند هەفتەیەک لەمەوبەر ئەو کۆبوونەوەیەوە تا کۆبوونەوە بەڵام لەبارەی دیاریکردنی ڕۆژێک بۆ هەڵبژاردنەکانی هەرێمەوە هیچ پێشنیارێک هەیە یان هیچ ڕۆژێک بۆ نمونە ئەو لایەنانەی کە لە کۆبوونەوەکەیە بەشدارن ڕایان چۆنە مەسەلەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی هەرێم؟ بەڵێ مامۆستا عەباس دیارە گرفتە یاساییەکان زۆر چەند گرفتێک هەن کە وا دەکات کە ئەم هەڵبژاردنە دوا بخرێ بۆ نمونە تەمەنی پەرلەمان ئەو خولەی کە درێژ کراوەتەوە بۆ ماوەی 2 وەرز ئەماش گرفتێکە گەر بێت و هەڵبژاردنەکان زوو ئەنجام بدرێت دەبێ ئەم یاسای هەموار بکرێتەوە یاخود یەکگرتنەوەی لەگەڵ هەڵبژاردنەکانی عێراق ئەمەش وا دەکات یاخود چەند بابەتێکی ترکەوا دەکە ئەم هەڵبژاردنەوە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکەوێتە مانگی نۆ واتە هەموو ئەگەرەکان ئەوە دەخوازن کە بکەوێتە نزیکەی دەوروبەری مانگی نۆ مانگیدا چونکە وەکو ئاماژەم پێکرد چەند گرفتێکی یاسایی هەیە و هەروەها کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیش ڕایگەیاندووە کە ئەوان پێویستیان بە نزیکەی 105 ڕۆژێ واتە زیاتر لە 3 مانگ بۆ ئەوەی بتوانن ئامادەکاری تەواو بکەن بۆیە پێدەچێت ئەم 3 مانگە تێپەڕێ و لە دوای 3 مانگەکەش چەند مانگێکی تر بڵێن تێپەڕێ بۆ ئەو کاتە بەروارێک دیاری بکرێواتە ئەم سێلایەنە ئەمڕۆ ڕەنگە پێدەچێت کە ڕۆژێک دیاری بکەن من بەر لەوەی کۆبوونەوەکەش لەگەڵ بڵێن کەسانی یاسایی قسەم کردووە گوتی ئاماژەی بۆ کرد کە گرفتە یاساییەکان زۆرن بۆیە بۆ دەربازبوون لەم گرفتە یاساییانە وا باشە کاتێکی زیاتری پێویستە واتە کاتێکی زیاتر دیاری بکرێ بۆ ئەوەی هەڵبژاردنەکان بەڕێوە بچن ئەگەرچی حکوومەتی هەرێم بەر لە بڵێن پێشتر هەموو هەوڵێکیدا بۆ ئەوەی هەڵبژاردنەکان پێش عێراق ئەنجام بدرێن بەڵام بەهۆی بوونی چەند بابەتێک چەند گرفتێک لە بوونی ناوی دووبارە ناوی مردوو هەروەها نەبوونی تۆمارێکی پاکی دەنگدەران و سەرنجی چەند چەند فراکسیۆنێک وای کرد کە هەڵبژاردنەکان لەو وادەیە بەڕێوە نەچێ بکەوێتە هەڵبژاردنەکانی عێراق بۆیە پێدەچێت ئەمڕۆ لەو کۆبوونەوەیەدا ڕۆژێک دیاری بکرێت ئەگەرەکانیش ئەوە دەخوازن کە بکەوێتە مانگی 8 یاخود 9 بۆ دیاریکردن. ئاراس عەزیز پامنێرمان لە شاری هەولێر زۆر سپاس بۆ سانیاریەکە.